انجا ششمين لقوري وفضلي او روجه بريزان اويك لو روجه دا شيطان زور توريا او روجي دا بزيني رحمتي پروردگاره روجي لخوشبونه روجي بزي خواي پروردگاره بو سرزوي دا بزيني بزي خواي پروردگار و رحمي خواي گوره روجي لخوشبوني انسان كان برم شيطان لو روجه دا زور تورا و سرشوره چونك خواي گوره بزي خوي دا بزينه لبندكاني خوش دبيت او روجي بزي خواي پروردگاره بويا ابن القيم لزاد المعاد دا فرميتي لو روجه دا خواي پروردگار لبندکانی نزیک دبیتوا لبندکانی خوش دبیت پاشان شانازیک دکا للای ملائکتکانەوە بەو کەسانەی کە لە کێوی عەرەفە وەستاون ئەو کەسانەی کە دەپاڕێنەوە ئەو کەسانەی کە داوای ڕەحمەتی خوای گەورە دەکەن دەفەرمێ خوای پەروەردگار شانازیان پێوە دەکا لەلای مەلائکەتەکان باسییان دەکات و شانازیان پێوە دەکات دەڵێ تەماشاکەن بەندەکانی من چیان دەوێت وەستاون دوعا دەکەن و دەپاڕێنەوە و داوای ڕەحمەتی من دەکەن بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ لەو ڕۆژەیەدا دەڵێ ئەی مەلایکەتەکان ئێوە شاهید بن ئەمن لە هەموو ئەو بەندانم خۆش بووم و لێیان خۆش دەم و عەفویان دەکەم برام ئەو ڕۆژە ڕۆژی لێ خۆشبوونە ڕۆژی بەزەیی خوای پەروەردگارە ئەو ڕۆژەیە بایەکێک بین لەو کەسانە کە ڕوو دەخوای گەورە دەکەین بۆ ئەوی خوای پەروەردگار لێمان خۆش بێت برام ڕۆژی بەزەیی خوای پەروەردگارە بۆیە عەبدوڵڵای کوڕی موبارەک چوو بۆ لای سوفیانی سەوری لە کاتێکدا کە لە کێوی عەرەفە وەستا بوو چاوەکانی پڕ لە فرمێسک بوو لەو ڕۆژەیەدا بۆیە لێی پرسی گوتی کێ لەو ڕۆدا لە هەموو کەس حاڵی خراپترە فەرمووی بەڕاستی ئەو کەسە لە هەموو کەسێک خراپترە و حاڵی خراپترە لەو ڕۆژێدا کە پێی وا بێ خوای پەروەردگار لێی خۆش نابێت چونکە ئەو ڕۆژە ڕۆژی لێخۆشبوونە برام ڕۆژی ڕەحمەت و بەزەیی خوای پەروەردگارە پێ دوانە بێ خوای گەورە لێت خۆش نابێت واللهی بە ئیخلاسیەتەوە بە دڵێکی پاک و سافەوە بەڕاستی ڕوو دەخوای پەروەردگار کە خوای گەورە لێت خۆش بێ و قەڵەمی عەفودێنی بەسەر گوناه و تاوانەکانتدا بەڵام بەو مەرجەی هەوڵ دەی ڕوو بکەیە خوای پەروەردگار برام خوای گەورە لێت خۆش دەبێت لەو ڕۆژەیەدا بۆیە فوضەیلی کوڕی عیاض کە یەکێکە لە پیاو چاکان دەفەرمێ لەو ساڵەیەدا کە حەجی کرد لە کاتێکدا کە لەو ڕۆژەیەدا بە گریانەوە و بە دڵێکی پڕترس و ئومێدەوە لە کێوی عەرەفە وەستا بوو بە یەکێک لە هاوڵانی تەنشتی خۆی گوتی ئایا ئەو خەڵکەیەی کە لێرە وەستاون لە کێوی عەرەفە ئەگەر بێت و ئەو خەڵکە پێ دوایە هەمویان بچنە بەردەرگی ماڵی دەوڵەمەندێک داوای یەک دەرەم یان کەمتر لە دەرەمەیەکی لێ بکەن ئەو هەموو خەڵکە بچێتە بەردەرگای یەک کەس ئینسان هەر لە خۆی بایی دەبێت ئەو هەموو خەڵکە بچێتە بەردەرگای داوای شتێکی زۆر کەمکە پێ دوایە ئەو کەسە پێیان نادات و دەست دەنێ بە ڕوویانەوە گوتی نەخەیر ئەگەر ئەو هەموو خەڵکە بچێ داوا بکە داوای دەرەمێک یان کەمتر لە دەرەمێک لە ئینسانێک لە پیاوێکی دەوڵەمەند حتمەن پێیان دەدات چونکە هیچ نییە دەی فضەیلی کوڕی عیاض فەرمووی بەڕاستی خوای پەروەردگار زۆر لەلای ئاسانترە لەوەی کە قەڵەمی عەفو بێنێ بەسەر گوناه و تاوانی هەموو ئاو خەڵکانی کە لێرە وەستاون لێیان خۆش بێت چونکە هیچ لە مڵک و دەسەڵاتی خوای پەروەردگار کەم ناکات دەی برام خوای گەورە زۆر لەلای ئاسانە کە لێمان خۆش بێت هیچ لە مڵکی خوای پەروەردگار کەم ناکات بەس بەڕاستی و بە سیدق و ئیخلاسەوە ڕوو بکەینە خوای گەورە واللهی خوای پەروەردگار برام لێمان خۆش